لە هەرێمی کوردستان ماوەی چەند ڕۆژێکە نرخی زێڕ بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆیەوە بینیوە. هەر کاتێک نرخەکەی ڕوو لە دابەزین بکات بازاڕی کڕین و فرۆشتن سست دەبێت. فرۆشیارانی زێر لە هەولێر دەڵێن بەهۆی ناجێگیری لە نرخی زێر مامەڵەی کڕین و فرۆشتن کەم بووەتەوە. دائما زێر کە هەرزان دەبی بازار کەس دەبی لۆ تەماشا دەکە ئەوی زێری هەیە لێ با نەفرۆشم هەڵدەستی ئەوی زێری هەیە پارەی هەیە دەوێ بکڕێ دێ لە وەڵای بەلکو هەرزانتر دەبی دەکڕم ئەمە کە زێر گران دەبی 5,000 گرانبی لە مستقالی تەماشا دەکەی زێ بازار زێری وەچ تەڵقەی دەبیتە لۆ هەر کەس ترسایە ئەو دەلۆیە ئەو کەسانش کە پێش فترەك کە بە سعرێکی خەیالی فرۆشرا زێر ئەو پارەیان قسمەک هەلی گرتیە ئەوی هەڵی گرتی بە ئینتزار دەکە هەرزانبی بکڕی. لە بازاڕەکانی هەرێم چەندین جۆرە زێڕ کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. زۆرترین خواستیش لەسەر زێڕی تورکی و خەلیجیە. سەندیکای زێڕنگرانی کوردستانیش لە نوێترین بڕیاریدا بۆ زێڕنگرانی هەولێر ئەوەیە لە کاتی فرۆشتنی زێڕ بە هاوڵاتیان دەبێت عیار و جۆر و کوالێتیەکەی زێڕ دیاری بکرێت بە پێچەوانەوە مۆڵەتی کارکردنی لێ وەردەگیرێتەوە. سندیکای زێڕنگرانی شاری هەولێر دەکەین کە ئەو بڕیاریان لەو ڕۆژانە بڵاو کردەوە کە هەر زێڕنگرێک یان هەر کارگەیەک ئەگەر هاتوو زێری خراپ داتە خەڵک نزبەکەی خراپێ یان ماڵی خەڵک بخوا ئەوە پیشەی زێڕنگرەکەی لێ دەسێنرێتەوە مۆڵەتەکەی لێ دەسێنرێتەوە. الحەمدلله یعنی ئێستا ئەگەر زێری عێراقیش هەر کەسێک بێ دروستی بکە الحەمدلله بە زێری خەلیجی دروست دەکرێت هیچ کێشەی تێدا نییە. بە بەراورد با 3 مانگی ڕابردوو نرخی زێڕ کەمترین ئاستی تۆمار کردووە بە شێوەیەک لە ڕابردوو نرخی 1 میسقال عیار 21 بە 425,000 دینار بوو، بەڵام ئێستا نرخەکەی 350,000 دینارە. بەهۆی کاریگەری و گۆڕانکاریە جیهانیەکانیش نرخەکەی ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێت. قارەمان جەوهر، کورسات نیوز، هەولێر.